ئێمە ئەو پردەمان بۆ دەرچووە دەوری دەفتەریان بۆ سرف کردوین دوای دەفتەرەکە کەوتێندا هەوری ئەوەیە کە پردەکەمان بۆ بکەن و دوو پیا و گرتیانە تەندەریانی دا بێنە دوای یەک مانگێکی پێچووە کە ڕۆژین پارەکەمان وتیایەوە پارەکەتان خوریا و پارەمان تەوزیع کردو و پارە نەبووە پارەکەتان ئەدەینێ و خەمتان نەبێ حتا ئیسەکی ئەمە 4 ساڵە جوابی نییە ئەمە یەک و دوایەوە هیچ شتێکشمان بۆ نەکەیا دەور 15 کەسمان ئەنفالە ئەمە هەر ڕۆیشت تقریبا 7 کەسیشمان پێشمەرگەیە و شەهید و مەسوول ئەمانە گشتی شەهید بوو و ڕۆیشتووە مەکتەب نە مەکتەبمان هەیە نە خەسەخانەیەکمان هەیە نە مزگەوتێکمان بۆ کراوە هیچ شتێکمان بۆ نەکراوە هیچ خزمەت گوزارێکیان بۆ نەکردین ڕێگا و باشی هیچیان بۆ نەکردوین لە زادێقی تێدا هەزارکانی لە هەزارکانیەوە بڕێت چەوە هەتا تێدەژا ئەو کۆمپانیای کوردەمیر تۆزە چەوەکەی کردووە. ئەمە ئەو پردەمان بۆ دەرچووە لەلایەن کۆمپانیای کێنیسەوە ئەوان بۆیان کردوین پارەکەیان بۆ تەرخان کردوین و مقاولیش گرتوویەتی بە بڕی $10 بەڵام حکوومەتی هەرێم پارەکەی خواردەوە 5 ساڵە دەستیمان پێەکەن و پرۆژەکەمان بۆ ئەنجام نادەن ئەوتانێ مقاولەکان هینەکەشیان هێناوە کابینەشیان هێناوە و ویستیانە دەست پێکەن بەڵام پارەکەمان خوراوە لەلای حکوومەتی هەرێمە تا ئێستا شتێکی بۆ نەکردوین بەنداو دروست کراوە بەڵام لە خوار و 15 دێوە بۆمان دروست کراوە بۆ ئێمە هیچ سوودێکی نییە ئەگەر بۆ ئێمە دروست بکرێ ئەم بەنداوە بۆم 15 دێ ئەتوانین سوودی لێوەرگرین بۆ مەڕووماڵات بۆ فەلاعەت بۆ ئەم شتانە بۆ کشتتوکاڵ ئەم 15 دێ ئەتوانێت سوودی لێوەربگرێ پردەکەشمان ئەوە وەکەوەی هیچمان بۆ پردەکەمان بۆ نەکراوە ئەم لادێ ئێمە هەروەک لادێگانی چواردەورمان ئەوەی کە مەکتەبمان نیە و خەسخانەشمان نیە و مزگەوتیشمان نیە هە پردەکەشمان بۆ دروست ناکەن پارەی پردەکەشمانیان خواردووە ئەنج ئەگەر ئەم بەنداوە شتێکشمان بۆ دروست بکەن ئێمە لە کارەساتی مرۆیی و لە کارەساتی مادی و ئەو شتانە ڕزگارە بێت و هیچ کەسێک زەرەر و زیانی لێ ناکەوێت. پازار لە ڕێگەی کۆمپانیەکەی NOC برە پارەیەک بە بڕی $265,929 بە نەقدی لەلایەن کۆمپانیەکەی NOC تەسلیم بە وەزارەتی سامانە سروشتەکان کراوە لە بانقی فیدرال و لەو کاتەوە کۆمەڵک پرۆژە بۆ سنوورەکە کرا کە ڕێگا و هەروەها نەخۆشخانەیەک و هەروەها پردێک بوو بۆ کانی بازگە و گوندی دەرزیلە لە سنووری ناحیە سەنگاو بەڵام بەداخەوە بەهۆی شەڕی داعش و قەیرانی داراییەوە ئەم پارەیە وەکو بە دوواداچوونی کە ئێمە وەرمانگرتووە هەموو ئەو پارانەی کە هەبوون لە بانقەکان بۆ موچە خەرج کراوە.